بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئەمڕۆ 9/12 لە جیهانە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە. لە ڕاستیە بەرەنگاربوونەوەی گەندەڵی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بووەتە پێویستیەکی ژیانی بۆ بنیاتنانی داهاتوویەکی باشتر لە ڕووی سیاسی و ئابووری بۆ هەرێمی کوردستان. قەیرانی دارایی لە ماوەی ڕابردوو ئەوەی پێوتین کە لە چەند ساڵی ڕابردوو بە شێوەیەکی باش مامەڵەمان لەگەڵ داهاتەکانی هەرێمی کوردستان نەکردووە، مامەڵەمان لەگەڵ سەرچاوەکانی داهات کە لە ناوخۆ و دەرەوە بۆ هەرێمی کوردستان دابین کراوە نەکردووە تا بە ئێستاش بەداخەوە تا بە ئێستاش کە ئێمە دەست بەکار بووین لە خولی چوارەمی پەرلەمان و حکوومەتێکی یەکڕێزی نیشتیمانیش هەیە ئەو بابەتانە بەردەوامە. بۆیە ئەرکی هەموو لایەکمانە ئێمە لە پەرلەمانی کوردستان دام و دەستگا پەیوەندیدارەکانی وەکو دیوانی چاودێری دارایی، دەستەی دەستپاکی، حکوومەتی هەرێمی کوردستان، دادگاکان کە بە شێوەیەکی باشتر مامەڵە لەگەڵ کەیسەکانی گەندەڵی بکەین و هەرچی زیاتر هەوڵی پاراستنی سامانی نیشتیمانی لە هەرێمی کوردستان بدەین. لەگەڵ دەستباکاربوونی ئێوە لە خولی چوارەمی هەڵبژاردن ئاڕاستەیەکی زۆر باش لەلایەن لە ناو فراکسیۆنەکان لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە هەیە بۆ چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن، بۆ بەدواداچوونی هەر کێشە و کەم و کورتیەک لە هەر شوێنێک هەبێ، بەدواداچوونی کەیسی بە قاچاقبردنی نەوت، بەدواداچوونی مەلەفی موچەخۆری بندیوار و هەموو مەلەفانەی تر کە لەلایەن ئێوە ئەندامانی پەرلەمان بە شێوەی پرسیار ئاڕاستەی وەزارەتە پەیوەندیدارەکان کراون. ئێوە لە لیژنەکانی پەرلەمان وەزیرە پەیوەندیدارەکانتان بانگ کردووەتە بەردەم لیژنەکان بۆ بەدواداچوونی ئەم کەیسە. هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەوە ئێمە وامان کرد کە سەرۆکی دەستەی دیوانی چاودێری دارایی لە بەردەم پەرلەمان سوێن بخوا و ئەو دەستەیە جارێکی تر ئەکتیڤ ببێتەوە و وەکو ئەزانن ئاگدارن ئەم دەستەی ئێستا تیمەکانی خۆی بۆ هەموو دام و دەستگاکانی حکوومەتە نێرێ بۆ ئەوەی بە ئەرکی چاودێریکردن هەستن و راپۆرتی خۆیان ئامادە بکەن. لە هەمان کاتە لە هەفتەی ڕابردوو پرۆژە یاسای لە 2 هەفتەی پێش ئێستا پرۆژەیەک لەلایەن ئێوە پەسەند کرا بۆ هەموارکردنەوەی یاسای دەستەی گشتی دەستپاکی لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرچی زیاتر ئەو دەستەیە ئەکتیڤ لە بەدواداچوونی کەیسی گەندەڵی و بەدەستهێنانی سامان بە شێوەیەکی ناشەرعی لە پەرلەمانی کوردستان. ئێمە لە سەرۆکایەتی فراکسیۆنەکان ئەندامانی پەرلەمان لیژنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان بە شێوەی جدی بەدواداچوون بۆ هەموو کەیسانە